وەکو لای هەمووان ئاشکرایە لە 9 دیسەمبەری هەموو ساڵێک ڕۆژی قەدەغەکردنی جینۆساید و ڕێزگرتنە بۆ جینۆسایدی جیهان. ئەمڕۆ 6 ساڵ لەمەوبەر لەلایەن نەتەوەی گرتوەکانەوە بە بەشداری 193 دەوڵەت بڕیاری ئەوە درا ئەو ڕۆژە وەکو ڕۆژێکی جیهانی قەدەغەکردنی جینۆساید و ڕێزگرتن لە قوربانیان و سزادانی بکەران بناسرێت. لە کاتێکدا یادی ئەم ڕۆژە دەکەینەوە بەداخەوە لە کوردستان و عێراقەکەی ئێمە سەدام بکەری جینۆساید و ئازادانە دەسوڕێنەوە، پشتیوانی دەکرێن و لە مەراسیم و بۆ نەگشتیەکاندا دەردەکەون و پلەپۆسی گەورە وەردەگرن و پرسەی شاهانەیان بۆ دەئەندرێت. بۆ ئەوەی ڕێز لەم بڕیارە جیهانیە و قوربانیانی جینۆساید بگیرێت و کەرامەتیان پارێزراو بێت، پێویستە دەست بەجێ تاوانبارانی دادگایی بکرێن و ئەوە گەڕانەوەی ڕێز و کەرامەتە بۆ قوربانیانی جینۆسایدی گەلی کورد. ئێمە وەکو ڕێکخراوەکان و ئێمە وەکو بەشێک لە ڕێکخراوەکان و چالاکوانانی ئەو بواری ئەنفال داوا لە حکومەتی هەرێمی کوردستان و عێراق دەکەین ئەم ڕۆژە بە فەرمی بناسێن و بکرێتە ڕۆژێکی تایبەت کە تێیدا ڕێز لە قوربانیانی جینۆسایدی کوردستان و عێراق بگرن و وەڵامی سەرجەم داواکاریەکانیان بدرێتەوە لە دادگاییکردنی تاوانباران و باشترکردنی ژیانیان و داوای لێبوردنکردن لێیان وەگەڕانەوەی ڕووفاتی ئازیزان و ئەندامبوونی عێراق لە دادگای تاوانەکانی نێودەوڵەتی. بەشێک لە ڕێکخراوەکانی بواری شەیدان و ئەنفالکراوان چەمچەماڵ 9/12/2021 بەیاننامەی یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان لە ڕۆژی جیهانی یادکردنەوەی قوربانیانی تاوانی جینۆساید ڕۆژی دیسەمبەری هەموو ساڵێک ڕۆژی جیهانی یادکردنەوەی قوربانیانی جینۆسایدە. لەم ڕۆژەدا یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان یادی هەموو قوربانیانی جینۆسایدی گەلی کوردستان نەکاتەوە و تاوانی کۆمەڵکوژیەکانی گەلی کوردستان بەبیر دێنێتەوە. ڕۆژی دیسەمبەری هەموو ساڵێک ڕۆژی 9 دیسەمبەری هەموو ساڵێک ڕۆژی جیهانیە. ڕێکخراوی نەتەوە یەکدۆکان لە ساڵی 2015 و ڕۆژەی دیار کردووە کە ئاوکاتە لەگەڵ ڕۆژی ڕێکەوتنامەی قەدەغەکردنی تاوانی جینۆساید و سزادانی ئەنجامدەرانی لەلایەن نەتەوە یەکدۆکانەوە لە ساڵی 1948 ئیمزا کراوە. لەو مێژووە تا ئەم ساتە وەختە گەلی کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست مەترسی کۆمەڵکوژی لەسەر ماوە. لە سایەی ئەو ڕۆژە جیهانیە و چەندین پرۆتۆکۆڵ و ڕێکەوتنامەی تری جیهانی پرۆسەکانی قڕکردنی کورد ئەنجام دران. لەبەر ڕۆشنایی یاسای نێودەوڵەتی پێویستە کۆمەڵی نێودەوڵەتی بەکردار ڕێزدەواژووی سەر ڕێکەوتنامەکانیان بگرن و هەوڵی جدی بدەن گەلی کوردستان بە هەموو پێکهاتەکانیەوە لەژێر هەڕەشەی تاوانی نێودەوڵەتی دەرباس بکەن. جینۆساید تاوانێکی نێودەوڵەتیە، ئەرچی کۆمەڵی نێودەوڵەتی و نەتەوەیەکدۆکان و ئاژانسەکانێتی باوردی چاودێری دۆخی کورد لە ناوچەکە بکەن و پارێزگاری لێ بکەن. یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان بە گرنگی دەزانێت. یەکەم، حکوومەتی هەرێمی کوردستان و حکوومەتی عێراق کار بکەن بۆ دابینکردنی ژیانێکی شایستە بۆ کەسوکاری قوربانیان و بەکردار ڕێزدە قوربانیان بگیرێت. دووەم، بە دروستکردنی مۆنۆمێنتی شایستە و مەزارگەی شایستە بۆ گۆڕی بە کۆمەڵ و بە تاکی قوربانیان. سێیەم، تاوانی جینۆساید بخرێتە ناو پرۆگرامی پەروەردە و فێرکردن. چوارەم، هانی زانکۆ و ناوەندە ئەکادیمیەکان دەدەین بۆ تۆژینەوە لە بواری جینۆساید. پێنجەم، پەرلەمانی کوردستان کار بۆ دەرچواندنی یاسایەکی تایبەت بە قەدەغەکردنی هەموو جۆرە بانگەشەیەک بۆ بیری شۆڤێنی و ڕەگەزپەرستی لە عێراق و هەرێمی کوردستان بکات. شەشەم، پێویستە دەوڵەتی عێراق کار بە سەرجەم ئەو یاسا و پەیماننامە و بەیاننامەی بواری قەدەغەکردنی تاوانە نێودەوڵەتیەکان لە نێویاندا پەیماننامەی ڕۆمای بنەڕەتی تایبەت بە دادگای تاوانی نێودەوڵەتی بکات. حوتەم، گەشەپێدانی بیری مرۆڤدۆستی و هۆشیاری لەبارەی تاوانی جینۆساید و لێکەوتەکانی و ڕەتکردنەوەی بیری شۆڤێنی و ڕەگەزپەرستی و دوورکەوتنەوە لە ناپاکی نیشتیمانی ببێتە بنەمایەکی ڕاستەقینە بۆ کارکردنی دەسەڵاتە گشتیەکان لە عێراق و هەرێمی کوردستان. یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان 9 دیسەمبەری 2021